کۆی گشتی ئاماری کێشەکان لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەمان لە ساڵی 2016 بەم شێوەی خوارەوە بووە. کۆی گشتی کێشەکان 264 کێشە بووە، لەوانە 161 کێشەیان ڕەوانەی دادگای تایبەتمەند کراوە، 131 کێشەیان لەژێر لێکۆڵنەوەدانە. هەروەها حاڵەتی سوتان لە ساڵی 2016 31 حاڵەتی سوتان هەبووە، لەوانە 19 حاڵەتیان بەهۆی زۆری ڕێژەی سوتانی جانیان لەدەستداوە، 12یان لە ژیاندا ماون. هەروەها 9 حاڵەتی خۆسوتان ڕوویداوە و 19 حاڵەتی تریان بە قەزاوقەدەر ڕوویداوە. خۆخنکاندن لە ساڵی 2016 2 حاڵەت هەبووە، هەروەها خۆکوشتن 4 حاڵەت هەبووە. کوشتن 2 حاڵەت هەبووە، کوژران بە قەزاوقەدەر 1 حاڵەت هەبووە. دەستدرێژی سێکسی 9 حاڵەت هەبووە، هەروەها ئەو ئەفرەتانەی لە 2016 ڕەوانەی شەڵتەر کراون بەهۆی هەبوونی کێشە کۆمەڵایەتیەکان بۆ پاراستنی ژیانیان 11 ئافرەتمان ڕەوانەی شەڵتەر کردووە لە هەولێر. هەروەها لیژنەی ئاشتەوایی لە بەڕێوەبەرایەتیەکەمان 21 لیژنەی ئاشتەوایی بۆ ساڵی 2016 هەمان بووە. ئەمە ئاماری ساڵی 2016 بەڕێوەبەرایەتیەکەمان بووە. بەراورد بە ساڵی 2015 ڕووداوەکان بە ڕووی لە زیادبوون کردووە، بە پێی زۆری ڕووداوەکان گۆڕانکاریان بەسەر داهاتووە، بەڵام بەداخەوە بە بەراورد بە هەموو ساڵانی ڕابردوو ڕووداوەکان ڕوو لە زیادبوون بووە. لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوو 3 حاڵەتی سوتانی ڕوودانی ئافرەتان لە سنووری قەزای سۆران بۆ هۆکاری جیاجیا ڕوویداوە، لەمانەش بەداخەوە دوویان بەهۆی زۆری ڕێژەی سوتانی جانیان لەدەستداوە، یەکیان ئێستا لە ژیاندا ماوە لەژێر چاودێری پزیشکیە لە نەخۆشخانەی ڕۆژاوا لە هەولێر. ئەم هۆکارانش دەگەڕێتەوە بەهۆی بوونی کێشە کۆمەڵایەتیەکان لە نێو تاکەکانی خێزان، هەروەها بوونی کاریگەری قەیرانی دارایی و هاتنی بەشێکی زۆری ئاوارە بۆ سنووری قەزای سۆران، هەروەها نەبوونی هۆشیاری لە ماڵەوە لە کاتی بەکارهێنانی کەلوپەلەکانی چێشلێنان وەکو بەتڵی غاز و نەو، هەروەها سۆبەی نەوتی، وای کردووە ڕووداوی سوتان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە زیادبوون بکات. بەڵام بەڕێوەبەرایەتیەکەمان خۆشبەختانە هەر ساڵانە بە ئەنجامدانی چەندین کار و چالاکی لە سنووری قەزای سۆران، هەروەها هۆشیارکردنەوەی چینی ئافرەتان لە دیاردەکانی خۆسوتان و دەرئەنجامە خراپەکانی